سڵاتە لەبێم کاتتان باش ئەمڕۆ 20 مانگ 23 لە شاری سلێمانی بە بۆنەی کردنەوەی ئاگری نەورۆزەوە دیارە چەند چالاکیەکی جۆرا و جۆر لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. یەک لەو شەقامە سەرەکیانەی کە چالاکی تێدا دەکرێت شەقامی سەرەکی سالمە. ئەم شەقامە لە لای بڵین ئوتێل پاڵاسەوە بەردەمباخی گشتیەوە تاوەکو ئەندازیاران و ئەگەر پلانیشەیە ئەگەر قەرەباڵغتر بێ وەکو زانیاریی ئێمەمانە ڕەنگە تا خەسرە و خاڵ بەڕووی شۆفێراندا دابخرێت تاوەکو درەنگانێکی شەو. من بۆ زانیاری زیاتر لە سەرداخستنی ئەم شەقامە دەچمە لای کاک زانە عەبدوڵڵا سەرپەرشتیاری هاتوچۆی ناوشار. کاک زانە ئەم کاتت باش زانیاریمان بەرێ لەسەر داخستنی ئەم شەقامە چۆن دائەخرێ کەی دائەخرێ. ئێمە پیلانمان هەیە لە کاتژمێر 1.5 ئێمە بربەستێکن شەقامی پاڵاز بۆ شاڕی سالم هەتا ئەندازیاران و ئەگەر پێی چیشکات تا خەسرە و خاڵ ئێمە قەتعەکەین لەبەرێکە ئەگەر نەوەکو هاوڵاتیان بەڕاستی شەقامەکانمان قەرەباڵکەن لەوەش شۆفێر سەری لێ بشە و بکێتە ناو قەرەباڵغی و ئەو نێتر گرفتەکەمان بۆ زیاد بکە. پلانی بەڕێوەبەتی هاتوچۆ بۆ ڕۆژانی نەورۆز چۆن پلانتان داڕشتووە؟ ئایا بۆی قەرەباڵغی لە شوێنە گەشتیارەکان دروست نەبێ ئێوە چۆن پلانتان بۆوان داڕشتووە؟ ئامادەکاریی تاوا کراوە لەسەر جەم هاتوچۆی ناوشار و دەروی شاریش پلانی تایبەتی بۆ داڕژاوی جای مەخۆم بڵێن بەڕاستی قەرەباڵغە بێ. ئێمە شەقامەکانمان هەر ئەوەندەیە و قەرەباڵغیش بێ بەڵام مهمەوەی ئێمە بتوانین وا بکەین کە ڕووداوی هاتوچۆ کەم بێتەوە هەتا بتوانین قەرەباڵغی لەسەر شانی خەڵک کەم بکەینەوە. ئێمە پلانمان بۆ دان و زۆر بەباشیش. بۆ یەکەم ڕۆژی نۆرۆز تیمە فڕۆکەوانیەکان پێما بێت لە ئەرکە ئابن ئەوە چ زانیاریەکان ببوورە من ئاگام لەوەیان نییە بەڵام هەبێ هەماهەنگی کرابێت دڵنیابە بەس من ئاگام لە وردەکاریان ئەویان نێت تەنها هاتوچۆی ناوشاری ئێمە سەرپەرشتیەکەن و ئیشەکانمان ڕێخستووە. کاک زانە ئەم شەقامە تا کەی دائەخرێت؟ ئەم شەقامە هەتا کۆتایی مەراسیمەکە داخرێ پێما بەوەی کە لە ڕەگاندی هاتووی سلێمانیا بڵاوکراوە پێچە سبێنە بکرێتەوە چکە ئەو گەشتیارانە چن دەرویشار ناوشار ئەو قەرەباڵغی پێوە دیار نابێت و چۆڵە بێ ئاساییە بێتەوە. زانیاریەکانت دیارە وەک سەرپەرشتیاری هاتوچۆی ناوشاری سلێمانی لە ئاماژەی بۆ کرد شەقامی سەرەکی سالم باڕووی شۆفێراندا دادەخرێت لە بڕێرە چەند کاتژمێری چەند خولەکێکی دیکە ئەم شەقامە بە بربەستی کۆنکرێتی بە تەواوەتی باڕووی شۆفێراندا دابخرێت. هاوکات وەک پێشتر ئاماژەم پێکرد لە شاری سلێمانی با بۆنەی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردیەوە دیارە چەند چالاکێکی جۆرا جۆر بەڕێوە دەچێت. لەم شەقامەدا ئاگر دەکرێتەوە وەک نەریتێکی ساڵانە هاوڵاتیان یە گەشتیاران دیانە ئەم شەقامە خۆشی خۆیان دەردەبڕن جلی کوردی لەبەر ئاکەن. هاوکات لە گردی مامەیارە کە بە ڕەمزی ئاگرکردنەوەدا دەنرێت لە شاری سلێمانی دیارە لەوێدا مەراسیمێکی تایبەت بەڕێوە دەچێت با بۆنەی یەکەم ڕۆژی نەورۆزەوە. هاوکات لەگەڵ ئەوەشدا لە بناری گۆیژە ژمارێک لە هاوڵاتیان ئامادەکاریێکی تەواو جیاوازتریان کردووە بۆ ئەوەی لەو بنارەدا دیارە ئاگری نەورۆز بکرێتەوە. ئەمە لە کاتێکدایەکە ساڵی پار لەم کاتەدا کەرەنتینی گشتی هەبوو لە هەرێمی کوردستان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. ئەم ساڵ هاوڵاتیان ئەیانەوێ بە شێوازێکی جیاوازتر گەرموگوڕتر پێشوازی لە بەهار و نەورۆزی ئەم ساڵ بکەن.